وەفدی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم لە بەغدا لەگەڵ بەرپرسانی باڵای عێراق کۆبەوە. حەیدەرابادیش ڕای دەگەێنێت لەگەڵ وەفدی ئەرەم ڕێکەوتون لەسەر یەکپارچەی خاکی عێراق. حەیدەرابادی سەرۆکوەزیرانی عێراق دوای کۆبوونەوەی لەگەڵ وەفدی ڕیفراندۆم لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند لەگەڵ وەفدی سیاسی ئەرەم ڕێکەوتین لەسەر چارەسەرکردنی کێشاڵ بەسێدراوەکان. اتفقنا بما يحفظ وحدة العراق. هذه قضية جوهرية ومبدئية لنا. سەرۆکوەزیرانی عێراق وتیشی هەردوو لا ڕێکەوتووی لەسەر پاراستنی یەکپارچەی خاکی عێراق. ئەمە لای ئێمە بابەتێکی جەوهەری و بنەڕەتیە. ئێمە جەختمان لە یەکپارچەی خاکی عێراق نەکردووە، لە هەمان کاتشدا داوامان نەکردووە عێراق بکرێ بە دوو پارچە. لای خۆشەوە ڕۆژنووری شاوەی سەرۆکی وەفدی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم لە بەغدا ڕایگەیاند لە کۆبوونەوەکەیاندا لەگەڵ عەبادی باسی یەکپارچەی خاکی عێراقیان نەکردو و داواشیان نەکردووە عێراق بکرێت بە دوو پارچە. As you know, we have expressed very serious concerns about holding a referendum, even a referendum that's لەلایەکی ترەوە وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیان نیگەرانن لە ڕیفراندۆم و لەگەڵ عێراقێکی یەکگرت و سەقامگیردان. هێزەر ناورت وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا وتیشی نیگەرانی خۆڵمان دەربڕیوە لە ئەنجامدانی ڕیفراندۆم و ئەگەر ڕیفراندۆمەکە بۆ سەر بەخۆیش نەبێت لە گەڵیدانی. وتەبێژەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئاماژە بۆ دەکات ئەوان لەگەڵ عێراقێکی سەقامگیر و یەکگرتوودا. Allah korusun sivil savaşa kadar götürür. Ya bu ciddi bir risktir. Ki zaten Irak hala şeyini biz net bir şekilde buna karşı olduğumuzu, yapmamaları gerektiğini söyledik, söylüyoruz, söylemeye de devam edeceğiz. هاوکات وەزیری دەرەوەی تورکیا ڕای دەگەێنێت بە ڕوونی و ڕاشکاوی وتومانە ئێمە دژی ڕیفراندۆمی. مەولود چاوشۆخڵۆ وەزیری دەرەوەی تورکیا لە چاوپێکەوتنیەکی لەگەڵ کەناڵی تەرەتە خەبەر وتیشی ئەو ڕیفراندۆمە عێراق بەرە و ناسەقامگیری دەبات تا ئەستی شەڕی ناوخۆ. سەدانی شاندەکەی ڕیفراندۆم بۆ بەغدا لە کاتێکدایە وڵاتانی جیهان پێشواسی لە گفتوگۆی نێوان هەرێم و بەغدا دەکەن بۆ چارەسەری کێشەکان و مانەوەی هەرێم لە عێراق و پشتگیری لە جیابوونەوەی هەرێم لە بەغدا ناکەن. چاوەڕوانیش دەکرێت وەفدەکەی ڕیفراندۆم بە دەستبەتاڵی لە بەغدا بگەڕێتەوە و هاوشێوەی وەفدەکەی ڕیفراندۆم لە بڕۆکسل کە نەیانتوانی هیچ دەستکەوتێک بەدەست بێنن.